سەرنجامی حەسەن عەلی خان نووسەری زیلشەرەفنامە ئەڵێ حەسەن عەلی خان بە هیوای دەستگرۆی و یاریدەوەرگرتن چووە لای ئازادخانی ئەفغان کە ئەو کات لە ناوچەی ئازەربایجان ئاڵای شاهێتی و سەربەخۆیی هەڵکرد بوو. سەلیم پاشا لە ترسی یارمەتیدانی ئازادخان و گەڕانەوەی حەسەن عەلی خان بێوچان کەوتە شوێنی و گەیشتە هۆردووی ئەفغان. ئازادخان کە باری حەسەن عەلی خانی لاواز هاتبووە بەرچاو و سەلیم پاشای لەو پەڕیهێز و دەسەڵاتدا دەدی، سەرشۆڕی بێمروەتی بەخۆی ڕەوادیت و بە تەماعی ماڵی دنیا و پارێزۆری سەلیم پاشا کە لەگەڵ گەلێک خزمەتی دیکەدا بەڵێنی پێدابوو حەسەن عەلی خانیدا بە دەستی سەلیم پاشاوە. بەڵام هەر لەو ڕۆژانەدا حەسەن عەلی خان بە مەرجی وعدەکراو مرد و سەلیم پاشاش بەهۆی ئەو نزیکایەتیەوە ڕووی ئیتاعەتی لە وەزیری بەغدا وەرجێڕا، سەری بۆ ئازادخان دانەوان. ئیتر لەو سەردەمەدا هیچ گەورە پیاوێک لە بنەماڵی مەزنی باوە ئەردەڵان نەمابووە. مەزنایەتی خانەدانەکەما بووە بۆ خەسرەوخانی کوڕی ئەحمەدخان کە ئەو کات لە تەمەنی 22 ساڵیدا بوو. ئیبراهیم ئەردەڵانی 29. ئازادخان وەکو مێژوو نووسەکانی ئەردەڵان تاوانباری ئەکەن بۆ تەماعی دنیا و بەرامبەر چەردەیەک دراو وەکو وەقایعنیگار 154 و فەخرالکیتاب 146 ئەڵێن 4000 تمان ناپیاوی کرد حەسەن عەلی خانی بە گیراوی و زنجیرکراویدا بەدەست سەلیم پاشاوە و ئەویش وەکو زیلشەرەفنامە ئەڵێ هەر لەو ڕۆژانەدا بە مەرجی وعدەکراو مرد، یا وەکو لوبتەواریق ئەڵێ کوشتی، یان وەکو مەستورە ئەڵێ دوای گلدانەوەی 7 مانگ بە گیراوی ساڵی 1964 لە قەڵاچوالان کوشتی. ئازادخان لەو کاتەدا لە ململانەی دەسەڵاتدا بوو لەگەڵ کەریمخانی زەند و محەممەد حەسەن خانی قاجار کە هەر یەکەیان لە لایەکی ئێراندا خەریکی پەیداکردنی دەسەڵات بوون. ئەو دوو گەورە پیاوە هەردووکیان شیعە بوون لە کاتێکدا ئازادخان سون نەبوو. حەسەن عەلی خان شیعە و سەلیم پاشا سون نەبوو. ئازاد پێویستی بە کەسێکی ناودار و دەسەڵاتداری وەکو سەلیم بوو لەو ناوچەیەدا لەو ململانێ سەختەدا ببێتە پشتیوانی. پێ ئەچێ سەلیم پاشا ماوەیەکی زۆر لە سنەدا نەمابێتەوە، چونکە کە کەریمخان چۆتە سنە 1966 خەسرەوخانی ئەردەڵان والی کوردستان بووە. وەکو هەندێ لە مێژوونووسانی ئەردەڵان ئەڵێن لەسەر کوشتنی حەسەن عەلی خان خەڵکی سنە لە سەلیم پاشا ڕەنجاون و دەریان کردووە. ڕەنگە ئەمە هەندێ ڕاستی تێدا بێ، بەڵام لەو کاتەدا ململانی دەسەڵات لە نێوان کەریمخانی زەند کە خوڕاسان و محەممەد حەسەن خانی قاجار کە سەروی ئێران و ئازادخانی ئەفغانی کە ئازەربایجان و عەلی مەردانخانی بەختیاری کە لوڕستانی کردبوو بە بنکەی لەشکرکێشەکانی گەیشت بووە بەرزترین لوتکەی توندوتیژی. میرەکانی بابان و ئەردەڵان بووبوون بە بەشێ لە ململانەیە و بە گوێرەی گۆڕانی تەرازوی هێز لە نێوان ئەم سەرکردە ناکۆکانەدا ئەوانیش ئەگۆڕان. سەلیم پاشا چارەنووسی خۆی بە ئازادخانەوە بەست بوو، بەڵام خەسرەوخانی ئەردەڵان و بنەماڵەکەیان هاوکاری نادرشا و جێنشینەکانی و دوای ئەوانی هاوکاری محەممەد حەسەن خانی قاجار بوون. پێچێ لەو کاتەدا کە کەریمخان ڕووی کردوتە کرماشان و دوای ئەوێ ئەردەڵان سەلیم پاشا سنەی بەجێهێشت بێ و دابێت تێپاڵ ئازادخان لە ورمێ. لەو شەڕەدا کە لە نزیک ورمێ لە نێوان هێزەکانی کەریمخان لەلایەک و هێزەکانی ئازادخان فەتح عەلی خانی ئەفشار، شاباسخانی دونبولی، سەلیم پاشای بابان لەلایەکی ترەوە قەوما و بە تێشکانی زەند تەواو بوو، سەلیم پاشا دەورێکی کاریگەری لە بەلاداخستنیدا گێڕاوە. سەلیم پاشا بە 10,000 سوارەوە هەڵی کوتاوەتە سەربوونەی کەریمخان لە کاتێکدا کە هێشتا هەندێکیان باریان نەخست بوو، هەندێکی شتیان پشتێنیان کردبووە و پاڵیان دابووە، هەندێک خێوەتیان هەڵدا بوو، هەندێکیشیان هێشتا نەگەیشت بوون. لەشکر کەوتە هەڵاتن. کەریمخان چەندی هەوڵی داهێمنیان بکاتەوە بەری ڕاکردنیان بگرێ کەڵکی نەبوو. لەشکری زەن پەرەوازە بوو، خانەکانی زەن گەڕانەوە پەریوکە مازان و کەریمخان چوو بۆ ئەسفەهان بۆ کۆکردنەوەی لەشکر. ململانی دەسەڵات کۆتایی نەهات تا عەلی مەردانخانی بەختیاری لە 1967دا و محەممەد حەسەن خانی قاجار لە 1972دا کوژان. ئازادخانیش پاش چەند سەرکەوتن و شکان ماوەیەکی بە خۆشاردنەوە لە شارە زور و هەکاری و بە پەنابەری لە بەغدا و گورجستان بەسەر برد. سەرنجام سەری بۆ کەریمخان دانەوان. سەرنجامی سەلیم پاشا نووسەری زیلشەرەفنامە ئەڵێ لەو 2-3 ساڵی سەردەمی ئازادخانی ئەفغاندا بەهۆی دوژمنکاری سەلیم پاشای بەبە لەگەڵ بنەماڵی ئەردەڵانەوە ئیقبال ڕووی نەکردە خوسرەوخان، بەڵام ئەو کاتەی دەنجی هاتی محەممەد خانی قاجار لە ئەستەرابادی مازەندەرانەوە تا موغانی ئازەربایجان بەرز بووە، خوسرەوخانی مەرد و ڕەند کە بەهۆی غیرەتی زگماکەوە هەموو کات جۆقڵاغی بیستنی هەواڵێکی وابوو لە پایتەختی قەزوین هەڵات و لەگەڵ چەند کەسێکی هاودەمی خۆیدا لە موغان چووە خزمەتی محەممەد حەسەن خانی قاجار. هەموو چەشنە مەرحەمەت و لاواندنەوەیەکی لەگەڵدا کرا و ئەم دڵنەوای و میهرەبانیە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەبوو. بەڵێنی والەتی و حکوومەتی ئەردەڵان و شارە زۆر دڵگەرم و شادمانی دەکرد. تا کاتێک کە شەڕی محەممەد حەسەن خان و ئازادخانی ئەفغان نزیک بووە،
پاش 3-4 مانگێک لە ساڵی 1969دا شەڕی محەممەد حەسەنخانی قاجار و ئازادخانی ئەفغانی لە ناوچەی ورمێ ڕوویدا. لە کاتێکدا سەلیم پاشای بەبەش لەگەڵ ئازادخاندا بوو، شکستی گەورە بەسەر ئازادخان و سەلیم پاشا داهات و ئەرک و خزمەتێکی زۆر لە خوسرەوخان وەشایەوە. ئازادخان بەرەو هەکاری هەڵات و سەلیم پاشای بەبەش ڕۆسنووری بابان کشایەوە کە ئەو کات سلێمان پاشای ئامۆزای لەلایەن والی بەغداوە بەڕێوەی دەبێت. سلێمان پاشای بەبە بە ڕقەبەراتی بنەماڵی باوە ئەردەڵان بە فێڵ لەگەڵیدا ئاش بووە و هەردووکیان پێکەوە پێشکەشیەکی قورسیان بە چەند کەسی باوەڕپێکرای خۆیان دانار بۆ دیوەخانی محەممەد حەسەنخانی قاجار، هەمووشی بەو هیوایی کە ناوچەی ئەردەڵان بدرێت بە سەلیم پاشا. محەممەد حەسەنخان بەهۆی گەورەی ڕۆح و غیرەتی زگماچیەوە پێشکەشیەکانی نەخستە بەرچاو و داخوازیەکانی وەرنەگرت. لە وەڵامیشدا فەرمووی ئەگەر سەلیم پاشا خزمەتمان پێ بکە ئەوە ناوچەیەکی تر لە مەملەکەتی ئێرانی دەدەینێ. لە هەمان کاتیشدا هەر بە بەرچاوی نوێنەرەکانی ئەوەوە خەڵاتی والەتی ئەردەڵانی بە ئەسپ و زین و بەرجی ئاڵتون و مینا و خەنجەری جەواهیر نیشانەوەدا بە خسرەوخان و ڕەوانەی ئەردەڵانی کرد. کاتێک خسرەوخان گەیشتە ناوچەی بانەی سەر بە ئەردەڵان، سەلیم پاشای بەبە بەخۆی و بە 1000 سوارەوە بە تەماحی ئەوەی بتوانن شتێک بە شتێک بکەن سەرڕێیان پێگرت. هەردوو قشون لە مەحاڵی بانە تێک ئاڵان و دوای کوشت و بڕێکی زۆر شکستی گەورە بەسەر سەلیم پاشای بەبە داهات و 300-400 کەسێک لە سواری دەوروبەری بوونە خۆراکی شیری ئازایانی ئەردەڵان. دوای هەڵاتن سەلیم پاشا چاریکاری لەوە دادی بچێ بۆ بەغدا، وەک گوتویانە کاتی ئەجەل نزیک دەبێتەوە ڕاو دەچێتە لای ڕاوچی. ئەوی ژەر ئەوەندە گەیشتە بەغدا لەسەر شاهیدی شاهیدان و بە حکمی وەزیر لە گۆڕەپانی ئیمامی عەزەمدا کوژرا. خوسرەوخان 1968-1206 لە ساڵانی 1963-1968دا پێ ئەچی هەلومەرجی ئەردەڵان نائارام و شێواو بێ و دەسەڵات لە سنەدا لە نێوان سەلیم پاشای بابان، کەریمخانی عەباسقولی خان و خوسرەوخانی خان ئەحمەد خاندا دەستا و دەستی کردبێ. سەلیم پاشای بابان دوای شکاندنی حەسەن عەلی خان 1963 دەستی بەسەر سنەدا گرت، بەڵام وەکو هەندێک لە مێژوو نووسەکان ئەڵێن دوای کوشتنی حەسەن عەلی خان 1964 خەڵکی سنە سەلیمیان دەرکردووە و کەریمخانی برای حەسەن عەلیان کردووە بە حکومڕانی خۆیان. بەڵام کەریمخان کابرایەکی بوودەڵە و بێفەڕ بووە، شارەزای کاروباری حکومڕانی نەبووە، بەڵکو زۆردار بووە. لۆ بلا 6 نمونەیەک لەسەر جۆری حکومڕانی کەریمخان ئەجێڕێتەوە. پیاوی ئەعیانێ بۆ دزی ئەچێتە سەر ماڵی یەکێ، خاوەن ماڵ دزەکە ئەگرێ و ئەیباتە لای کەریمخان. کەریمخان دەست بەجێ دزەکە بەرئەدا و گوێی خاوەن ماڵەکە ئەبڕێ. کەریمخان زۆر نەماوەتەوە، اینجا خوسرەوخانی کوڕی خان ئەحمەد خان خۆی سەپاندووە. خوسرەوخان لە سەرەتادا نەیتوانیوە جێگیر ببێ، چونکە هەمیشە هەڕەشی سەلیم پاشای لەسەر بووە کە لەو کاتەدا یەکێ لە هاوکارە نزیکەکانی ئازادخانی ئەفغانی بووە و بنکەی دەسەڵاتداری ئازادخانیش لە ورمێ بووە. نووسەری زیلشەرەفنامە ئەڵێ لەو 2-3 ساڵی سەردەمی ئازادخانی ئەفغاندا بەهۆی دوژمنکاری سەلیم پاشای بەبە لەگەڵ بنەماڵی ئەردەڵانەوە ئیقبال ڕووی نەکردە خوسرەوخان، بەڵام ئەو کاتەی دەنجی هاتی محەممەد خانی قاجار لە ئەستەرابادی مازەندەرانەوە تا موغانی ئازەربایجان بەرز بووە، خوسرەوخانی مەرد و ڕاند کە بەهۆی غیرەتی زگماکەوە هەموو کات جۆقوڵاغی بیستنی هەواڵێکی وابوو لە پایتەختی قەزوین هەڵات و لەگەڵ چەند کەسێکی هاودەمی خۆیدا لە موغان چووە خزمەتی محەممەد حەسەنخانی قاجار. هەموو چەشنە مەرحەمەت و لاواندنەوەیەکی لەگەڵدا کرا و ئەم دڵنەوەی و میهرەبانیە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەبوو. بەڵێنی والەتی و حکوومەتی ئەردەڵان و شارە زۆر دڵگەرم و شادمانی دەکرد. مێژوو نووسەکانی ئەردەڵان ئەڵێن سەلیم پاشا پەنای بۆ محەممەد حەسەنخانی قاجار بردووە کە لەو کاتەدا دەستی بەسەر ناوچەکانی سەروی ئێراندا گرتبوو بۆ ئەوەی حکومڕانی ئەردەڵانی پێبەخشیە. هەمویان ئەم چیرۆکە بە کەمێک جیاوازیەوە ئەجێڕنەوە. لۆ بتەواریخ، حەدیقە، توحفە. سەلیم پاشا بە هیوای ئەوەی بکرێتە حاکمی کوردستان پەنا بۆ خانی قاجارە بە. خوسرەوخان کە بەم هەواڵە ئەزانێ ئەویش بە هەڵەداوان خۆی ئەگەێنێتە لای خانی قاجار. سکاڵای حاڵی خۆی و باسی کوشتنی حەسەن عەلی خانی بۆ ئەکا. خانی قاجار ئەڵێ تۆ محەممەد حەسەنخانت خراب ناسیوە، من ئەو کەسە نیم چاو لە نەنجی و عار بپۆشم و وڵات بە بێگانە بفرۆشم. بە جێڕانەوەیەکی تر گوایە وتوێتی خوسرەوخان تۆ سەرکەچەڵ محەممەد حەسەنت خراب ناسیوە، قسەی من یەکێکە، کوردستان هی تۆیە، ئەم قسانەی پێناوێ، لە هەموو ڕوویەکەوە دڵنیابە. بە قسەی حەدیقە و توحفە دوای ئەوەی خانی قاجار خوسرەوخانی دانا بەوالی ئەردەڵان گەڕایەوە سنە محەڕەمی 1968. یاریدەدانی خوسرەوخان لەلایەن خانی قاجارەوە ئەشێ ڕاست بێ، بەڵام پەنابردنی سەلیم پاشا بۆ خانی قاجار ڕێتێ ناچێ، چونکە سەلیم پاشا یەکێ بۆ لە هاوکارە نزیکەکانی ئازادخانی ئەفغانی و لە هەموو شەڕەکانیدا لەگەڵ کەریمخانی زەند و محەممەد حەسەنخانی قاجاردا هاوبەش بووە.
لەمڕۆ نووسەری زەیر ئەڵێ لە ساڵی 1969دا شەڕی مەحەممەد حەسەنخانی قاجار و ئازادخانی ئەفغان لە ناوچەی ورمێ ڕوویدا لە کاتێکدا سەلیم پاشای بەبەش لەگەڵ ئازادخاندا بوو. شکستی گەورە بەسەر ئازادخان و سەلیم پاشا داهات و ئەرک و خزمەتێکی زۆر لە خوسرەوخان وەشایەوە. ئازادخان بەرەو هەکاری هەڵات و سەلیم پاشای بەبەش ڕۆوسنووری بابان کشایەوە کە ئەو کات سلێمان پاشای ئامۆزای لەلایەن والی بەغداوە بەڕێوەی دەبرد. خوسرەوخان ئەم مڵۆزمەی لە کۆڵ نەبووەوە تا لە بەغداد گیرا و کوشتیان. کوشتنی سەرانی جاف. هێلی جاف یەکێکە لە ئێلە گەورەکانی کورد لە نێوان جەبەل حەمرین و کوێستانەکانی سنەدا گەرمیان و کوێستانیان کردووە. بەزاندنی سنوور و زیانگەیاندن بە کشتتوکاڵی دانیشتوانی دێهات زۆر جار کێشە و شەڕی لێ پەیدا بووە. لە ڕووی سیاسیەوە سەر بە میرایەتی بابان بوون و لە لەشکرکێشەکانی باباندا بەشدار بوون. خوسرەوخان بۆ ئەوی تەمیان بکات و سەریان پێدا بنەوێنێ ساڵی 1972 بە فێڵ میر عەلی سوڵتان و خوسرەوبەگ کە لە سەرۆکە دەستڕۆیشتەکانی جاف بوون بانگ ئەکا بۆ ڕاو. بانگێشتنەکەی قبوڵەکەن، بەڵام چونکە لی دڵنیانە بوون بۆ ئەوەی هەردووکیان پێکەوە نەکەونەدا و کە ئەچن بۆ لای یەکێکیان ئەچێتە ناو قەڵا بۆ لای و ئەوی کەشیان لە دەروی قەڵاکەدا لەگەڵ سوارەکانی تردا چاوەڕێبێ. هەروها کە ئەچن بۆ ڕاو خوسرەوبەگ بەهانەیەک ئەدۆزێتەوە لە ماڵ ئەمێنێتەوە و میر عەلی لەگەڵی ئەچێ. دوای تەواوکردنی ڕاوەکە لە کاتێکدا خوسرەوخان بۆ نانی نیوەڕۆ لە ئەدا دەستێک لە پیاوەکانی ئەنێرێ خوسرەوبەگ بگرن و لەوێش فەرمان ئەدا میر عەلی بگرن. میر عەلی ئەگرن و کۆت و پەیوەندی ئەکەن. ئەوانش کاچنە سەر خوسرەوبەگ، خوسرەو لە کاتی بەرگریدا ئەکوژن و کە لەی سەری بە بڕاوی ئەبەنەوە بۆ خوسرەوخان. خان کە سەری بڕاوی ئەبینی ئەڵێ میر عەلی لە هەموو شتێکدا لەگەڵ خوسرەوبەگ شەریک و هاوڕێ بووە. ئینساف نییە خوسرەوبەگ بەتەنیا لە دیاری عەدەمدا بەجێبهێڵێ. ئەویش بە خێرایی بنێرن بۆ دیاری عەدەم و بیگێنن بە خوسرەوبەگ، دەست بەجێ ئەویش ئەکوژن. توحفە 150 لۆب 113. جاف چەندین جار کەوتۆتە بەر پەلاماری میرەکانی ئەردەڵان. کەریمخانی زەند و خوسرەوخان. کەریمخان کە ئەچێتە سنە خوسرەوخان پێشوازی لیەکە، بەڵام لەشکری زەند سنە تاڵان و وێرانەکە. ململانی دەسەڵات هێشتا لە نێوان خانی زەند و مێمڵەکانیدا بەلادا نەکەوتبوو. خوسرەوخان بەلای خانی قاجاردا داعشکێنێ. ڕەنگە یەکێ لە هۆیەکانیش ئەوە بوو بێ کە ڕێچەڵەکی خانی زەندی پێنەزمتر بوو بێ لە هی خۆی، بە تایبەتی کە خانی زەند لە بنەماڵەیەکی خێڵەچینە ناسراوی کوردی لەک بووە. خوسرەوخان بە یارمەتی مەحەممەد حەسەنخانی قاجار کاروباری ئەردەڵانی گرت بۆ دەست کە خانی قاجار کوژرا. خوسرەوخان پشتیوانەکەی لە دەستدا و ترسی لێنیش کەریمخان تۆڵەی لێ بکاتەوە. لەبەرەوە کەوتە قایمکردنی قەڵا و سازدانی لەشکر. خانی زەند کە بەمەی زانی بۆ ئەوەی ترسی خوسرەوخان بڕەوێنێتەوە فەرمانی ویلایەت و خەڵاتی بۆ نارد. کاتێک کەریمخان لە تارانەوە گەیشتە سوڵتانیا، خوسرەوخان بۆ دەربڕینی جۆرایی و فەرمانبەری خان ئەحمەدخانی کوڕی بە دیاریەوە ناردەلای. ئەویش ڕێزی لێناو دڵنەوایی کرد و بە خەڵات و بەراتەوە ڕەوانەی کوردستانی کردەوە. حەدیقا 158، توحفە 151-152. سلێمان پاشای بابان لە سنە. نووسەری توحفە ئەڵێ لە ساڵی 1976دا سلێمان پاشای بابان بە نیازی داگیرکردنی کوردستان بە سوپایەکی فراوانەوە ڕۆمەریوان هات. خوسرەوخان کە بەوەی زانی بەو کۆمەڵی کە لە بەردەستی دابوون چوو بۆ بەرەنگاری سلێمان پاشا لە مەریوان هەردوو لادایان بەیەکدا. دوای کە شڕوکۆشتێکی زۆر خوسرەوخان سەرکەوت و سلێمان شکا. پاشای شکاو ئەم مەسەلەی بە نەنگ و سوچی دانا بۆ خۆی. دوای بیرکردنەوەیەکی زۆر چاکەی کاری خۆی لەوە دادی کە بۆ تۆڵەسەندن بچێ بۆ دەرباری کەریمخان تەبەعیەتی ئێران قوبوڵ بکە. بەخۆ ئامادەکردنی پێویستەوە پەنای بۆ دەرگای کەریمخان برد. بە فێڵ و فەرەجی زۆر خوسرەوخانی بە ئیتیهامی سیر تاوانبار کرد و 3000 تمەن زێری نەختینەی پێشکەش بە کەریمخان کرد. ئەم زمان لێدانەی سلێمان پاشا چینەی دێرینەی کەریمخانی وروژان. خوسرەوخانی بان کرد بۆ شیراز بە گەیشتنی دەستی لە کار کێشایەوە و سلێمان پاشای کرد بە حاکم و ڕەوانەی سنەی کرد. خوسرەوخان ماوەی 1 ساڵ لە شیراز نیشتەجێ بوو. توحفە 152-153. سلێمان پاشا لە سنە بۆ پەڕیبەتخوییەوە حکومڕانیە کرد. پاش 1 ساڵ لە جلی نووسندا بەدەستی فەقێ برایم ناوێک کوژرا. محەممەد پاشای برایشی بە فەرمانی کەریمخان بوو بە حاکمی کوردستان. لەبەرەوەی محەممەد پاشا لە سلێمانی متەسەڕیف و فەرمانگوزار بوو لەلایەنی خۆیەوە عەلیخانی کوڕی ناردەستنا. 2 ساڵی تەواو لەم شتە تێپەڕی. نائارامێکی زۆر کەوتە کوردستانەوە. کاروباری شار و بلۆکەکان لە هەموو ڕوێکەوە تێکچوو بوو. کەریمخانی وەکیل لە کردەی خۆی پەشیمان و دووبارە بەرامبەر خوسرەوخان دڵی نەرم بوو. ئەوی کردەوە بە حاکم و ڕەوانەی کوردستانی کردەوە. توحفە 153. نووسەری حەدیقا هەمان هەواڵ ئەجێڕێتەوە، بەڵام ئەم لە باتی 3000 نووسیوێتی 30,000 تمەنی داوە بە کەریمخان و گەڕانەوەی خوسرەوخانی خستۆتە ساڵی 1970.
جێڕانەوەکانی مێژوونووسانی ئەردەڵان پێویستیان بە تاوتوێکردن و بەراورد هەیە لەگەڵ هەندێک سەرچاوەی تر. 1. سلێمان پاشا دوو جار ڕووی کردوتە ئێران و هەردوو جارەکە بە تێشکاوی چووە. جاری یەکەم کە والی بەغداد ئەمی لە سەرکار لابردوو سەلیم پاشای لە جێگەی دانا 1964. سلێمان پاشا پەنای بۆ ئەردەڵان برد، بەڵام چەندمان جێزیاتری نەخایەن کە والی بەغداد سەلیمی لادایەوە و دیسان سلێمانی دانایەوە بە حکومڕانی بابان. جاری دووەم کە لە کۆشتی زەنجی لە بەردەم لەشکری والی بەغداد شکا و بارەگا و کەلوپەلی هەمووی دەسوپای عوسمانی کەوت پەنای بۆ کەریمخانی زەند برد 1976. بەڵام هەر لەو ماوەیەدا والی بەغداد عەلی پاشا کوژرا و لە جێگەی ئەو یەکێکی تر عومەر پاشا بوو بە والی و سلێمانی ژێڕایەوە سەر موڵکی بابان. هەمان ساڵ لە قەڵاچوالان فەقێ ئیبراهیم لە کاتی نووستندا بە خەنجەر کوشتی. 2. سلێمان یەکێ لە میرە هەڵکەوتوەکانی بابان بووە، بایەخێکی زۆری داوە بە خوێندن و مزگەوت و مەدرسە و کتێبخانە، هەروەها بایەخێکی زۆری بە پیشە و پیشەسازی داوە. یەکێ لەو پیشەسازیانەی سلێمان پاشا خەریکی دامەزرانی بوو دروستکردنی بارود بووە. لە ڕووی هەڵسوکەوت و خوڕەوشتەوە هەندێک لە نووسەرانی هاوچەرخی بەستایشێکی زۆرۆ باسییان کردووە. نووسەری دۆحا 135-136 کە هاوزەمانی سلێمان پاشا بووە نووسیوێتی لەو پیاوە ساڵحانە بوو کە تەقوای یەزدانیان کردبوو بە شیعاری خۆیان و لەو جۆڕایەڵانە بوو کە ئەم ئاەتە کەریمەیان جێبەجێ کردبوو وأطیعوا الله والرسول وأولی الأمر منکم. حاکمی ناوچەکانی بابان و کۆیە و هەریر و هەولێر و کۆپری و قەرە حەسەن و زەنگاباد و جەسان بوو. ماوەی 12 ساڵ کاروبارەکانی بە جۆرێ بەڕێوە ئەبەر کە خۆ و پێغەمبەر و دەوڵەتی بەرزی لێ رازی بوون. لەو ماوەیەدا کەسێ نەبوو شکاتی لێ بکە یا بربەرەکانی بکە یا لێ یاخی ببێ. بەڵام لە ماوەی دواییدا کەوتە کۆکردنەوەی ڕسم و باج لەو ناوچانەدا و وا ڕەفتاری ئەکرد کە وەکو موڵکی خۆی بن، بەم جۆرە سامان و داراییەکی زۆری کۆکردەوە. ئەو ساکەوتە بیری هەڵگەڕانەوە لە دەوڵەت و هەندێک کەسیشی لێکۆبووە. ڕاستیەکەی ئەوە بوو جێچەڵی پارەیان پێ ئەکرد و نەیان ئەویست ئەو کەمە سەربەخۆیی دەی مەزراندبوو جێگیر ببێ. شکستی زرێبار 1991. سادەخانی زەن پاش گەمارۆدانێکی چەند مانگە شاری بەسڕای گرت. لەو کاتەدا نائارامەیەکی زۆر لە بەغداد بوو. والەکانی دائەنرانیا خۆیان ئەسەپان زۆر نەئەمانەوە، لە ناوخۆیاندا ناکۆک و لەسەر دەسەڵات پیلانیان لە یەکتریە جێڕا. لەبەر ئەوانە لە کاتی گەمارۆدانی بەسڕادا پەرژیان هێز بنێرن بۆ شکاندنی گەمارۆکە و نەدوای گرتنی هێز بنێرن بۆ ڕزگارکردنی کە عەبدوڵڵا کە هەیەبوو بە والی بەغداد یەکێ لەو ئەرکانی بوو بە حەسەن پاشای والی کەرکووک سپێرابوو ڕزگارکردنی بەسڕا بوو لە داگیرکردنی ئێرانی. ئەمانە وا ڕێکەوتن عەبدوڵڵا پاشا هێزەکانی بەغداد و مووسڵ بباتە سەر بەسرە و حەسەن پاشا هێزەکانی کوردستان بۆ خەریکردن بنێرێتە سەر کرماشان و ئەردەڵان. حەسەن پاشا هێزەکانی کوردستانی سازدا، چەردەیەک پارەی بۆ تەرخانکردن و هەندێک زیادەی دانێ. ئەحمەد پاشای بابانی نار لە زەهاوە پەلاماری کرماشان و محەممەد پاشای بابان لە قەڵاچوالانەوە پەلاماری سنەبدا. ئەحمەد پاشا لە حەسەن پاشا ڕەنجا بوو، هێزەکانی خۆی لە دسکەری نزیک زەها و مۆڵدا و لەوە زیاتر پێشڕەوی نەکرد و هیچ جم و جوڵێکی نەنوان. بەڵام محەممەد پاشا بەرەو مەریوان بەڕێکەوت. عەبدوڵڵا پاشای والی بەغداد کە ئەبوو پەلاماری بەسڕابدا لە بەغداد نەجوڵا. خوسرەوخان لە زرێباری مەریوان بەرەنگاری لەشکرەکەی محەممەد پاشای بابان وەستا. شەڕێکی سەخت قەوما. خوسرەوخان شکاو نزیکەی 1000 کەسی لێ کوژا و بەشێکی هێزەکەیشی بەدیل گیرە. لەبەر ئەوەی لە هیچ قۆڵێکی ترەوە هێرش نەکرا، محەممەد پاشا لە مەریوان تێنەپەڕی، دیلەکانی ئازاد کرد و گەڕایەوە قەڵاچوالان. کەریمخان کام هەواڵەی بیست بۆ تێهێنانەوەی ئەو شکستە هێزێکی گەورەتری ناردە سەر موڵکی بابان. محەممەد پاشا داوای یارمەتی لە والی بەغداد کرد، یارمەتیان نەدا، لەبەرەوە کشایەوە کۆیە. لەشکری زەن بێبەرگری هاتە ناو کوردستانەوە، کەوتە کوشتن و گرتن و تاڵانکردن و سووتاندن. ئەحمەد پاشای بابان لەم دەست درێژیە تووڕە بوو، غیرەتی بزوود کەوتە پەلاماردانی لەشکری زەن، ناچاری گەڕانەوەی کردن. دەو حەلوزەرا 157-159 توحفە 153. ڕەنجوری ئەڵێ شکستی خوسرەوخان لە زرێبار ساڵی 1990